سڵاوتان لەبێت لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ دەکەم. دامەزرانی پاسەوانی سنوور تەنها بۆ هەرێمی کوردستان دەبێت. ڕوونکردنەوە لەبارەی بڕینی بودجەی دەستگایەکی ئەمنی یەکێتیەوە دەدرێت. وردەکاری هەڵکوتانە سەر چاپۆی چەمچەماڵ لەلایەن هێزێکی چەکدارەوە. بەڕێوەبەری فەرمانگەی پەیوەندیەکان و ڕاگەاندن لە وەزارەتی ناوخۆی عێراق ئەو هەواڵەی ڕەت کردەوە گوایە دامەزراندن بۆ ڕیزەکانی پاسەوانی سنوور هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناگرێتەوە. لە لێجوانێکیدا بۆ میدیای عێراقی لیوا سەعەد مەعەن سەرۆکی خانەی ڕاگەاندنی ئاسایش و بەڕێوەبەری فەرمانگەی پەیوەندیەکان و ڕاگەاندن لە وەزارەتی ناوخۆی عێراق ڕایگەاند دەرگای دامەزراندنمان کردوتەوە لە ڕیزی هێزەکانی پاسەوانی سنوور لەسەر سنوورەکانی ناوچەی یەک وەک ئاماژەیەک بۆ هەرێمی کوردستان لەگەڵ سووریا، ئێران و تورکیا. وتیشی ئەو کەسانی دەبنە پاسەوانی سنوور کە سەر بە وەزارەتی ناوخۆی عێراقا شانبەشانی هێزەکانی پێشمەرگا لەو سنوورانەدا لە ئەرکدا دەبن بۆ پارێزگاریکردن لە سنوورەکان. جەختیشی کردەوەکردنەوەی دەرگای دامەزراندن بۆ پاسەوانی سنوور هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. سەرباری گرژی لە پەیوەندەکانی نێوان یەکێتی و پارتی سەرەتای ئەم هەفتەیە شاندێکی باڵای سەربازی و ئەمنی هەرێمی کوردستان کە لە فەرماندا باڵەکانی ئەو دوو حیزبە پێکاتەبوون سەردانی هەنگاریایان کرد. سیروان بارزانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی و بەرپرسی میحوەری گوێری پێشمەرگا کە هاوکات ئەندامی شاندەکە بوو ڕایگەاند سەرڕای ناکۆکیە سیاسیەکان نوێنەری سەربازیەکانی یەکێتی و پارتی بە یەک دەست و وەک بەرا کاریان کردووە. دەژڵێت نابێت کێشەیەکی تایبەتی نێوان پارتەکان کاریگەری هەبێت لەسەر لایەنی سەربازی و ئەمنی سەبارەت بە بڕینی پارەی دژەتیرۆری یەکێتی. سیروان بارزانی ڕایگەاند ئەوەی من بیستومە مانگێکە بودجەی دژەتیرۆر بڕداوە و بڕیارەکەش کاتیە. وەزارەتی دادی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند ڕێکەوتی 6/12/2022 هێزێکی نزیکەی 50 کەسی هەڵیان کوتاوەتە سەر بەڕێوەبەریەتی تۆمارکردنی خانوبەری چەمچەماڵ و داوایان نابەڕێوەبەری فەرمانگەکە کردووە کەوا هەموو دۆسیەکانی ناوچەی قادرکەرم کە نزیکەی 350 تا 400 دۆسیە ڕادەستیان کات. ئەمەژە بۆش کراوە ئەو هێزە 50 کەسیە بەبێ ئەوەی هیچ نووسراوێکی فەرمیان لەلایەن دادگا یان لایەنێکی فەرمی ڕێپەدراو پێبێت دوای ئەوەی بەڕێوەبەری فەرمانگەی ناوبرا و گوێڕایەڵی داواکاریەکەیان نەبووە. هەڵساون بە شکاندنی قفڵی ژووری دۆسیەکان و سەرجەم دۆسیەکانی موڵکەکانی قادرکەرەمیان بە جۆڵابەکەوە بردووە. هەروەها دیسکی کامێرەی وەڕێوەبەراتی ئاماژە پێکراویشان بردووە. وەزارەتی داد داوا لەسەر جەم لایەنە فەرمیەکان و دەمودەستگاکانی ئەمنی و ئاسایشی ناوچەکە و سەرۆکایەتی داواکاری گشتی دەکات بە زووترین کات ئەنجامدرانی ئەم کردەوەی ئاشکرا بکەن و ڕێکاری یاسایی پێویستیش بگەڕنەبەر بۆ ئەوەی ئەنجامدرانی ئەم کردەوەی بە سزای خۆیان بگەن و ئەم دۆسیەیانە بگەڕێنەوە بۆ بەڕێوەبەرایەتی تۆمارکردنی خانوبەری چەمچەماڵ. وتێبێژی حکوومەتی هەرێم لەسەر دوایین زانیاریەکان سەبارەت بە گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا زانیاری ئاشکرا دەکات. ڕاشی دەگەینێت نەوت و غاز موڵکی هەموو خەڵکی هەرێمە و هیچ حیزب و لایەنێک نییە و لە ئەنجومەنی وەزیرانیش جۆمان لە هیچ نیگەرانیەک نەبووە لەسەر ئەو پرسە. ئاشکراشی دەکات لەسەر فەرمانی بارزانی هەفتەی داهاتوو شاندێکی هەرێم دەچێتەوە بەغدا. جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێم لە کۆنگرێکی ڕۆژنمەیەدا ڕایگەاند شاندی حکوومەتی هەرێم بۆ گفتوگۆ لەسەر 4 پرس سەردانی بەغدای کردووە وەک نووسینەوەی پرۆژە یاسای بودجە و جێگیرکردنی پشکی هەرێم هەروەها بابەتی نەوت کە پەیوەستە بە ئیستیحقاقاتی هەرێمی و هەماهەنگی لە نێوان وەزارەتی سەمەنە سروشتیەکان و نەوتی عێراق تا ئەو کاتی یاسای نەوت و گازی عێراق پێشکەش دەکرێت. سەبارەت بە وادەی سەردانکردنەوەی بەغداش جوتیار عادل ئاشکرای کرد لە کۆبوونەوەی دوێنی ئەنجومەنی وەزیران مەسرور بارزانی جەختی کردوتەوە پێویستە هەفتەی داهاتوو شاندەکەی هەرێم بچێتەوە بەغدا بۆ درێژەدان بە گفتوگۆکان لیژنەی ناوەکی لە نێوان هەردوو لا دروست بووە لەسەر مەلەفەکانی نەوت، بودجە، چاودێری دارایی و دەواازە سنووریەکان لیژنەکان بە جیا کاری خۆیان دەکەن.
لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا. شاد و بەختەوەر بە.